بەڵێ بەردەوامی پشتبەست و بەم راپۆرتی هاوکارمان خالید ئەحمەد لە ڕانیە بە سوپاسەوە لە شاری ڕانیە میوانداری بەڕێز ئومێد تۆفیقمان کردو بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە مامۆستا ئومێد بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی کاگا خەمجان بەیانی ئێوەش باش سوپاس بۆ ئێوەش مامۆستا ئومێد با سەرەتا لەوە دەست پێ بکەین 193 ناوەندی خوێندن لە سنووری ڕانیە هەیە کە زۆربیان نە کارگوزاری تیان نەباخەوان ئەمە گرفتێکی زۆری دروست نەکردو ئەمە لە کاتێکە کە زۆربەی بەڕێوەبەرەتەکانی پەروەردە لە سلێمانیە لە هەولێرە هەر یەکەو بەدەست کێشە و گرفتێکەوە ناڵێنێ بەڵێ سپاس بۆ ئێوە کاگا خەمجان وڵات دیارە پێشتر وەک خۆشت باست کرد لە ناوەند لە سنووری پەروەردەی ڕانیە 193 ناوەندی خوێندنمان هەیە وە کۆی گشتی خوێنکارانمان 6528 خوێنکارە لە سنووری پەروەردەی ڕانیە کە 4 ناحیە لە خۆی دەگرێت ناحیەکانی سەرکەبکان چوارقۆڕنا حاجیاوە بێتواتە بۆیە لە کۆی گشتی ناوەندەکانی خوێندنمان 48 کارگوزار تا ئێستا لەبەردەستە کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە وە گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە لە سنوورەکەمان و لۆدێکی زۆری دروست کردووە بەهۆی نەبوونی کارگوزارەوە چونکە تۆ سیر کە 6,000 خوێنکار و کۆمەڵێک بینای گەورە و زەخم پێویستی بە کارگوزاری زۆر لەو ڕێژە هەیە بەلانی کەمەوە 400 بۆ 500 کارگوزارمان پێویستە ئەمە گرفتێکی گەورەیە لە بەردەم سنووری پەروەردەی ئێمەوە لە بەردەم تەواوی پەروەردەکانی کەش پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گرنگە کە پێویستە هەمومان بە یەک چاو هەمومان بە یەک دەست هەمومان بە یەک ڕۆحیەت پشتیوانی پرۆسەی پەروەردە بین و نەتوانین نەهێڵین پرۆسەی پەروەردە پەکی پێ و گرفتی بێتە پێش بۆیە گرفتمان گەلێک زۆرە ئێمە وەکو پەروەردەی ڕانیە گرفتەکانمان زۆرە یەکێکیش لە گرفتەکانمان ئەوەیە کە نەبوونی کارگوزارە باخەوانە و پاسەوان شەوانە پاسەوانیشمان نەماوە لە ناوەندەکانی خوێندنە تاکو ئێستا بەڵێ کەواتە مامۆستا ئومێد لە ئێستای چێ بەم ئەرکە هەڵەسێت مەبەستم پاکردنەوەی ناوەندەکانی خوێندن لە سنووری ڕانیە بەڵێ ئەمەش پێویستە لە هەر لە ڕێگای کەناڵەکەی ئێوە من سوپاس و پێزانین و دەستخۆشیێکی زۆر بۆ کە سوکاری قوتابیان و خوێنکارانمان وە بۆ خوێنکارانمان خۆیان و بە تایبەتتر بۆ مامۆستایانمان کە ئێستا لە سنووری پەروەردەکەی ئێمە لە تەواوی ناوەندەکان کە کارگوزاری تێدانە مامۆستایان خۆیان ماگانە بڕەپارەیە کۆ دەکەنەوە و کارگوزارێکیان بەکرێ گرتووە لەسەر ئەرک و جیرفانی خۆیان لە هەمان کاتدەکە ئێستا نەبوونی موچەیە و گرفتی موچە لە بەردەماندایە بەڵام مامۆستایان خۆیان بەو ئەرکە هەستاون و لە بەشێک لە شوێنەکان کە سوکاریش هاوکارمان بووە بەڵێ کەواتە مامۆستا ئومێد تا چەند گرفتی بۆ مامۆستایان و خوێندکاران دروست کردو هەڵبەت لە هەندێک ناوەندی خوێندن مامۆستایان بە سوپاسەوە خوێندکاران بە سوپاسەوە ناوەندەکەی خۆیان پاگەکەنەوە ئەوە خۆتان دەزانن من کە گرفتێکی ڕئیسیە کە نەبوونی کارگوزار مامۆستا ئێستا لەو زروفەی ئێستادا کۆمەڵێک میتۆدی تازە و کۆمەڵێک ڕێکاری تازە و پلانی تازەی کە پێویستە دابدرێت کاتەکانی خۆی بۆ ئەو کاتە تاقیبکە و فەراغەکانی لە کاتی نەبوونی دەرزدا کە فەراغێکی لەبەردەستدایە خۆی بۆ ئەبدەیتکردن حازرکە خۆی بۆ ئامادەکردنی پلان بەڵام بە پێچەوانەوە مامۆستایان لەو کاتەدا هیمەت دەکەن لەو کاتەدا لە ڕێگای لیژنەی پاک و خاوێنیەوە کە لیژنەی پاک و خاوێنی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن ڕێژەیەکی زۆر دانراوە تەنها لەبەر نەبوونی کارگوزارە خۆیان خاوێن دەکەنەوە ئەمە گرفتە بۆ ئێمە وە گرفتە بە بەردەمی پەروەردە وە گرفتە لە ڕێگای تەندروستی بۆ تەندروستی کێشەوەی ئێمە کار دەکاتە سەر تەندروستی خوێنکارانمان بەو حاڵەتانەدا بەڵێ کەواتە بەڕێز ئومێد تۆفیق پرۆسەی خوێندن وەک ئاشکرای پێویستی بە ژینگەیەکی لەبارە پرسیارەکەم بە دیاریکراویەوەیە ئەم ژینگەیە تا چەند لە هەرێمی کوردستان بەگشتی و سووری ئیدارەی ڕاپەڕینی دابین کراوە بەڵێ وەڵاهی من لێرەوە پێتان دەڵێن کە ژینگەی لەبار نییە لە ئێستادا ناوەندەکانی خوێندنمان بەبێ کارگوزار لە ڕووی بیناوە لە ڕووی نۆژەنەوە لە ڕووی کەمی بیناوە و ژینگەیەکی نالەبارە بۆیە تەمەنای ئەوە دەکەین پەروەردە ئاوڕی جددی لێ بدرێتەوە تەمەنای ئەوە دەکەین پەروەردە خەمی هەمووان بێت ئەو خەمە گەورەیە کە ئێستا لە بەردەم پرۆسەی پەروەردەدایە کۆتایی پێبێ پرۆسەی پەروەردە هەم لە ڕووی بژێوی ژیان و هەم لە ڕووی مەکائین و مەسائیل پێویستیەکان و هەم لە ڕووی ئەو ڕێژە پێویستی لە مامۆستا پێویستمان پێیەوە لە خود لە بینا پێویستمان پێوە لە کارگوزار پێویستە ئاوڕی جددی لێ بدرێتەوە ژینگەی
پەروەردە ژینگەیەکی لەبار بێ و پێداویستیەکانی پێداویستێک بێت لە ئاست ئەو ئەرکەدا بێت کە بتوانن جێبەجێ بکرێت بۆمان. بەڵێ مامۆستا ئومێد گەشتبینن لە کاتی پێکەنانی کابینەی نوێی حکوومەت ئەگەر چی هەمووینا بەڵام بەشێکی کێشە و گرفتەکانتان لە کابینەی حکوومەتات چارەسەر بکرێت؟ بەنسبەت گەشتبینی و گەشتنەبینی وەڵاهی ئێمە تەمەنا ئەوە دەکەین یاخود پێشبینی چۆنە خوازین بەڵێ کە چۆن وەڵا پێشبینی ئەوە دەکەین ئێمە وەکو چۆن دەڵێن تەواوی سێکتەرەکانی تر ئاوری جدی لێ بدرێتەوە بەڵام پەروەردە بە ئەولەویاتدا بدرێت پەروەردە بە خاڵێکی ڕئیسی دابدرێت لە ئیشکردندا و پێشبینی من تەمەنای من ئەوەیە کە خەمی پەروەردە کۆتایی پێبێت بەڕاستی چەند ساڵێک لەمەوبەر و چەند ساڵێکە پەروەردە بە بەڕاستی پەکی کەوتووە پەروەردە ئەوە نییە کە ئێمە ئاواتەخوازی بۆ دەکەین ئەوە نییە کە ئێمە ئومێد دەکەین کە پەروەردە ڕێچکەکەی خۆی وەربگرێتەوە لە نزیک 10 ساڵێکە کۆمەڵێک کێشە و مەشاکیل و ئالانگاری بەرۆکی پەروەردەی گرتووە بەرۆکی بەردا و لە کابینەی ئایندەدا ئەوەی کە ئێمە ئاواتەخوازینەوەی ئەمە ئومێدی پێدەخوازین ڕێچکەی خۆی بگرێت. بەڵێ مامۆستا ئومێد بە شێوێکی گشتی ڕێژەی سەوزایی و باخچە لە ناو ناوەندەکانی خوێندن لە ڕانیە چۆنە بەپی ئەو زانیارانی لای بەڕێستان هەیە؟ بە هەمان شێوەی کارگوزار وەکو گوتمان کە کارگوزارمان نییە باخوانمان هەر نییە بۆیە ئەوانیش دیسان مامۆستاکان لەگەڵ خوێنکاران خۆیان ئەو ئەرکیان خستۆتە سەرشانی خۆیان بۆیە من دەڵێم لێرەوە پێتان دەڵێم و بە تەواوی مامۆستایانی سنوورەکەم دەڵێم کە ئێمە هەمومان قەرزباریانین هەمومان ستایشی و ڕۆڵی ئەو ماندووبوونەی مامۆستایان دەکەین کە هەموو ئەرکەکانیان خستۆتە سەرشانی خۆیان و هەموو ئەو ئەرکە قورسەی کە پێویست بۆ حکوومەت بیگرێتە سەرشانی خۆی و مامۆستایان خستوێتی سەرشانی خۆیان ڕێژەی سەوزایش لە ناوەندەکانی خوێندندا هەیە ئەویش هەر لەسەر ئەرک و شانی مامۆستایان و خوێنکاران و کەس و کارمانە تاکو ئێستاش. بەڵێ مامۆستا ئومێدوەک پێشتر باسمان کرد سەرباری قەیرانەکان باری گرفتەکان ئاڵنگاریەکان بەڵام تا چەند گرنگە ئێمە سوود لە ئەزمموی وڵاتان وەرگین بە تایبەت لە کەرتی پەرۆدەکە بەڕێستان شارەزاترن کەرتی پەرۆدێکێکە لە کەرتە هەستیار و گرنگەکان لە ناو کۆمەڵگەیە لە هەر وڵاتێ بێ. بەڵێ کاکە ئاکامجان ئێمە دەڵێن سوودبینین لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک لە هەر ئەوەی کە تۆ پێی دەڵێ وەکو بۆ بینین بۆ سوودوەرگتن کە سەیریان بکەی زۆر کارێکی گرنگە بەڵام دەبێت لەگەڵ ئەوەیدا کە ئێمە سوود لە جیرانەکانمان ببینین سوود لە دراوسەکانمان ببینین پێویستە خۆشمان پێداویستیەکانمان لەبەردەست بێت. ئێمە تەنها سوودبینین نییە لە شێوازی پەروەردەی وڵاتانی دراوسێ سوودبینین نییە لەوەی کە ئێمە چ منهەجێک بەکاربێنین وەکو منهەجی وڵاتانی دراوسێ بەڵام یەکەم شت گرنگە ژینگەکە لەبار کرابێت و یەکەم شت گرنگە مامۆستایانمان دڵخۆش کرابێ مامۆستایانمان پڕ ئەزمون کرابێت و ئەوجا ئێمە باز بدەین بۆ دراسەکردن بۆ وڵاتانی دراوسێمان یاخود بۆ وڵاتە پێشکەوتەکان بۆیە ئێمە ئەوەی کە ئێستا گرنگە پڕ ئەزمونکردنی مامۆستایانمان دڵخۆشکردنی مامۆستایانمان دابینکردنی وەسائیل و پێداویستی و ژیانی مامۆستایانە من بەلایمنەوە ئێستا ئەوە گرنگە و نەک تەنها ڕوخسار گرنگ بێت ناوەرۆکەکەمان بۆ ئێمە گرنگە بۆیە تەمەنای ئەوە دەکەین کە پێداچوونەوەیەکی جددی بە بواری پەروەردەدا بکرێت لە هەموو بارەکانیدا. بەڵێ ئێمەش بەهیوان مامۆستا ئومێد سەرباری ئەو گرفتانی کە باسمان کرد تا چەند کەمی خوێندنگە لە ڕاپەڕین چارەسەر کراوە یاخود لە شاری ڕانیە بە دیاریکراوی؟ کاگاکەم هەتاکو ئێستا ناڵم خاڵێکی کە ئێمە باسمان کرد نەبوونی کارگوزار بوو بەڵام نەبوونی بینا بۆ ئێمە زۆر قورسە. بەڵێ نەبوونی بینا بۆ ئێمە زۆر قورسە بینای زۆر کەممان هەیە بینامان هەیە ئێستا 50 خوێنکار لە یەک ژووردەیە بە 50 خوێنکار بینامان هەیە سێدەوامیە لە یەک بینایی ساڵی هەشتاکاندایە 1603 خوێنکاری تێدایە 1603 خوێنکار بە سێدەوامی بەڕێوە دەچێت بۆیە نەبوونی بینا بۆ ئێمە زۆر گرنگە لە سنتەری قەزای ڕانیە کە سنتەری قەزاکەیە و ئیدارەی سربەخۆی ڕاپەڕینە دوو ناوەندی خوێندنمان لە کابینەدا ئێستا ئێمە و کابینە خۆشتان دەزانن هەگەر هەموو ساڵێک نۆژەنی نەوێتەوە و پێداویستەکانی دابین نەکرێت بە 2 ساڵ پێویستی پێەیە بۆیە ئێستا لە پەروەردەی ڕانیە 4 بینامان لە ناو کابینەدایە ئەوەت بۆ لە ناو کابینەدایە لەبەر نەبوونی کابینە لەبەر نەبوونی بینا ئێمە پەنامان بردوێتە بەر کابینە کە ئەو لۆدە زۆرەی لە سنوورەکە هەیە لە سنوورێک بە کابینە لۆدەکە کەمکەینەوە بۆیە لە ڕووی نەبوونی بیناوە
حاڵمان زۆر خراپە و زۆر لۆدی تەواو لەسەر خوێندکارەکانمان هەیە ئامادەیمان هەیە 44 تەلەبە لە 42 تەلەبی کەمتری تێدا نیە لە ناو سنتەری ڕانیە ئامادەییە ئەو ڕێژەیە زۆرە بۆ فێربوون و فێرکردن ئەو لە ڕووی ستاندارەوە نابێت لە 25 خوێندکار زیاتر بێت بۆیە هیچ خوێندنگایەکمان لە سنووری پەروەردەی ڕانیە لە ستاندار دەرچوو هەمووی هیچ ئەوەکمان لە ستانداردا نییە نەبوونی بینە کاری کردوێتە سەرێ بەڵێ ببوورە ئەی کەمی مامۆستا ئەمەتان چارەسەر کردویان ئەم گرفتە شەر بەردەوامە ئەوەی کە تا ئێستا گرفت بوو بێت چەند ساڵێک لەوە پێش زۆر باش بووە کەمی مامۆستامان باشتر بووە هەرچەند کەمیمان هەر هەبووە بەڵام بەهۆی دانانی وانەبێژەوە ئەو کەمیانە چارەسەر کراوە بەڵام بەداخەوە لەم ساڵدا کۆمەڵێک لە ناوەندەکان تاکو ئێستا دەرسی لێ نەخوێندراوە بەهۆی چی نەبوونی مامۆستا بە تایبەتیش ئێمە کە ئەوی قسە لەگەڵ ئێمە دەکرێت ڕێکخستنەوەی میلاکات ڕاستە لە سەرتەری قەزاکە لە ناو هەموو شارەکانی کوردستاندا میلاک زۆرە بەڵام لە لای ئێمە میلاک زۆریەکەمان بەو شێوە زۆرە نییە کە ئێمە بتوانین وانەبێژی پێڕابگرین و پەروەردە بۆ خۆشی ئەگەر ئامارێک وەربگرێت لە سنووری وەزارەتی پەروەردەدا ڕێژەی ئافرەت زۆرترە لە پیاودا ئەمە چی کاتێک چ نەقسێکمان بۆ دروست دەکات خۆ دەسەڵاتی ئێمە نییە لە هیچ کاتێکدا پێدانی مۆڵەتی دایکایەتی بە مامۆستایان مۆڵەتی دایکایەتی زۆر دەبێت کە مۆڵەتی دایکایەتی زۆر دەبێت چۆن میلاکات لە نیوەیدا ڕێک بخەینەوە چۆن ئێمە لە مانگی 11دا میلاکات ڕێک بخەینەوە بۆیە کەمی میلاک لەم ساڵدا بۆ ئێمە گرفتێکی زۆر گەورەیە کەوانەبێژی ڕاوەستاوە لە وەزارەتی لەوەتی وەزارەتی پەروەردە هەیە کەمی میلاک ڕێخستنەوەی کێشەکانی بەردەمی میلاکات بەوانەبێژی کراوەوە ئەگەر گرێبەستیش نەبێت نابێت بە هیچ جۆرێک وانەبێژی لە وەزارەتی پەروەردە ڕابوەستێت لەبەرەوەی ئێمە کە باسمان لەگەڵ دەکەن بە هۆکاری ئەوەی کە وانەبێژی وەستاوە میلاکات زۆرە بەڵێ میلاکات لە گوندەکان زۆر نییە میلاکات لە ناحیەکاندا زۆر نییە ئێستا ئەو گرفتانەی کە لە بەردەمی پەروەردەکەی ئێمەدا هەیە لە گوندەکاندا هەیە لە ناحیەکاندا هەیە کە میلاکمان کەمە مامۆستامان خانەنشین دەبێت و مامۆستامان دەمرێ مامۆستامان مۆڵەتی دایکایەتی وەردەگرێ مۆڵەتی نەخۆشی وەردەگرێ مۆڵەتی هاوسەفەری وەردەگرێ ئەم جۆرە مۆڵەتانە مۆڵەتی ئیجبارین و هیچ کەسێک ناتوانێت ڕێگریان لێ بکە ئەی چێ دەرسەکانی بڵێتەوە بۆیە من لێرەوە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم کە وەزارەتی پەروەردە ڕێگا چارەیەک بۆ کەمی میلاکی ئەو شوێنانە بدۆزێتەوە کە بە هەر شێوازێک بە ئیجباری نەقسەکەی دروست بووە لە سەرخواستی هیچ کەسێکماندا نەبووە کە ئەو کەمی میلاکە دروست بووە مامۆستامان هەیە نەخۆشە و ئێستا لیژنەی تۆبی بۆی نووسیوە کە نابێت چواری سیارە بێ و بە سیارە هاتوچۆ بکە من چی لێ بکەین هەمومان لی بەرپرسین لەو حاڵەتەدا هەر شتێک ڕووی لێ بدات بۆیە تەمەنا دەکەم وەزارەتی پەروەردە بەجددی بێتە سەرخەت بۆ پڕکردنەوەی کەمی میلاکی گوندەکان و شوێنە دوورە دەستەکان و ناحیەکان کە میلاکات لی زیاد نییە بەڵێ مامۆستا ئومێد با من زیاتر لە کاتێ نەگرم بەڵام وەک بەڕێوبەری پەروەردەی ڕانیە دواوتە چییە؟ دواوتەم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەجددی ئاوڕێک لە وەزارەتی پەروەردە بدرێتەوە سێکتەری پەروەردە 10 ساڵێک دەبێت ئەگەر پەکیشی نەکەوت بێت لە لێواری پەککەوتندایە بە هەموو پێوەرەکانیەوە و بە هەموو ئەو ڕێژە خوێندنەی کە ساڵانی ئایندە خوێندراوە ئەو گرفتانەی کە هاتوونە بەردەمی پەروەردە بە هەمومانەوە بتوانین ئەو گرفتانە نەهێڵین چارەسەر بکرێت پەروەردە ڕێچکەی ڕاست و دروستەکەی خۆی وەربگرێتەوە بەڵێ بەڕێز ئومێد تۆفیق بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە سوپاس ڕاستەوخۆ لە ڕانی ئەزیزەوە لەگەڵمان بوویت